سەڵزاییانی لەوێ هەن دوان ئۆکسید هەڵبمژن و ئۆکسیژین بە ئێمە ئێستا ئۆکسیژین هەڵەمژن و دوان ئۆکسید ئێنەوە بە ئێمە. پاش نیوەڕۆی دوێنێ لە هۆڵی ڕێکخراوی ئازادبوون لە شاری سلێمانی ئەکادیمیای ئیکۆلۆژی کۆڕێکی ناساندن و بڵاوکردنەوەی پەرتووکەکانی ئیکۆلۆژی لە کۆمەڵگەی سروشتیەوە بۆ کۆمەڵگەی مۆدێرن، کۆمەڵگەی دیموکراتیک ئیکۆلۆژیک لە نووسینی عەبدوڵڵا ئۆجەلان ئیکۆلۆژی و کێشە و چارەسەری ڕێکخست. خۆی دەشبێنە بە نەبوو خەزمەسە. کۆڕەکە لەلایەن هەڵوێست کەریم سەروەر قەرەداغی و هەردی دولبەر بەڕێوە برا. لە کۆڕەکەدا باز لە گرنگی پاراستنی ژینگە و پەیوەندی نێوان ژینگە و کۆمەڵگەی دیموکراتیک، نێوان ژن و ژینگە و سیستمی حکومڕانی و ژینگەکرا. گوڵزار عەبدوڵڵا چالاکوانی مەدەنی باز لە گرنگی پاراستنی ژینگە دەکات و دەڵێت پاراستنی ژینگە ئەرکی هەموو تاکێکە بەبێ جیاوازی. ژینگە پاراستن ئەرکی هەموو تاکێکە، چونکە ئێمە مرۆڤ کە لە ژینگەوە دروست بووە تاکی هەموو کەسێکە کە پارێزگاری لێکە لە سادەترین نمونەوە حتا وەکو گەورەترینی، چونکە کاتێکە وتمان کە ژینگەیەکی ناتەندروست ئەبێ کەسێکی ناتەندروستیش دروست ئەبێت. لەوەیە ئێستا بەداخەوە خەریکن ئەم ژینگە سروشتیەی کە هەیە وردە وردە ئایا نێران بێ ئایا لە ناوخۆدا بێت ڕاستی لە ناوی هەبەدا. ئەکادیمیای ئیکۆلۆژی ناوەندێکی ناحوکمی و پەروەردەیی و لێکۆڵینەوەیە بە دروشمی بۆ ژیانێکی هاوسەنگ لەگەڵ سروشت لە هزر و فەلسەفەی ژینگەدا کار دەکات. کەواتە وێرانکاریەکان ئەوە زۆرن دەبێت، دەستدرێژەکان ئەوە زۆرن دەبێت کە ئێمە ئەو ڕێگە سروشتیە ئەو بازنە سروشتەی کە سروشت خۆشی لێتی